فەرموو جەنابەت کاکیادگار هەواڵێکی خۆشی بۆ هەڵەبجەیەکان هەیە ئەوەمان تەنسیخ کرد ئەو ئەمڕۆ لە ڕێگەی خۆی ئەو خەڵاتە پێشکەشەکە وەکو ئەو جێگای باسی ئەکا دیارە من پێشتر کە لەسەر شاشەی تەلەڤیزیۆنەکان بووم تەنها شتێکم توانی بیکەم ئەوە بوو کە تەنها لە 16 هەڵەبجە بەسەر نەکەمەوە لە کاتە جیاوازەکانی ساڵە بچین لەوێ بەرنامە بکەین باسی خاڵە گەشەکان بکەین و باسی داواکاری و خەم و کێشەکانیان بکەین. ئەمڕۆ من وەکو کەسێک کە لە کەرتی تایبەتی شەکەم جگەلەوەی کە خۆم بڵین لە زانکۆمەوە ئیشی سەرەکیمە بەڵام بیرم لەوە کردەوە جەنابیشتان ئاگادارن وتم بچینە بەرنامەکەەوە لە 16 سێوە بۆچی بیر لەوە نەکەینەوە کە تۆزێک لە سەرەتاشە وتمان دڵیان خۆش بکەین دەستمان هەبێ لە ئاوەدانکردنەوەی جێگەکە. ئێمە وەکو ئێسکەی گروپ کە گروپی کۆمپانیەکانی ئێسکەیە لە سلێمانی خاوەنداریەتی شاری دایک و فلۆریاستی و هۆتێل های کرێست و ئێسکەی تەکسی و زۆر جێگەی دیکەشەکات خوالی خۆشببوو کاکاوی حاجی فایەخ کە سەرۆکی بۆردی گروپەکە بوو پارساڵ بەداخەوە بەجێ هێشتین یەک بڕوای هەبوو کە کوردستان بە تەنها لایەنێک و بە تەنها جێگەیەک و بە تەنها حکوومەتێک و بە تەنها دامەزراوەیەک ئاوەدان نابێتەوە هەمومان ئەبێ دەستمان هەبێ لە ئاوەدانکردنەوەی کوردستان بۆیە ئێمە وەکو ئێسکەی گروپ وەکو دەستپێشخەریەکی سەرەتایی کە هی دیکەشی ئینشاءڵڵا بەدوادادێت ئینشاءڵڵا ئەم شەو لە ڕێگەی بەرنامەکەی جەنابتانەوە شەرەفمەندین و لە ڕێگەی FIB شەوە دواتر لەسەر وردەکاریەکانیش قساکەین وەکو سەرەتا دیارە دوێنێ لەگەڵ نوخشەخانیش قسەم کردووە دواتر لەسەر وردەکاری ئەو شوێنەش کە ئەم بڕەپارەی پێبەخشێت قساکەین وەکو سەرەتا وەکو دیاریەکی بچووک لەلایەن ئێسکەی گروپەوە لە ڕێگەی ئەم بەرنمەیەوە و دواتریش لە ڕێگەی FIBەوە بڕی 50 ملیۆن دینار پێشکەشی هەڵەبجاکەین. دیارە ئەم بڕەپارەیە بۆ هەڵەبجە قەترەیەکە لە دەریایەک بەڵام ئەمانەوێت ئاوەدانی بکەینەوە ئەمانەوێت دەستمان هەبێ لەوەی کە ئێمە لە خێر و خێراتی ئەم وڵاتە خۆین کەواتە ئەرکیشمانە کە بەشێک بین لە ئاوەدانکردنەوەی هەڵەبجە و شوێنەکانی دیکەش.